لەوانەکانی پێشوو باسی ئەومان کرد کورد لە ناو دنیای مۆدێرنە چارەنووسی چییە بەرەو کوێ دەڕۆ و بۆچی ئەم چارەنووسەی هەیە. لە ڕاستی ئەمە و پرسیارەیە دەبوایە دەمێک وایە بکرایە، ینی ئەمە خۆمان بمان کردایە بۆچی چارەنووسی ئێمە لە ناو دنیای مۆدێرنە ئەم چارەنووسەیە، بۆچی چارەنووسێکی تر نییە، بۆچی چارەنووسی ئێمە چارەنووسێکی زۆر زۆر تایبەتە و چارەنووسی هیچ لەو میلەتانە نییە کە لە دەوروبەرەکەمانە هەن. تەنانەت ئێمە چارەنووسی ئەو ئازەریانە نییە کە لە ناو دەوڵەتی ئێرانە، چارەنووسی ئەو چەرکەسانە نییە کە لە ناو دەوڵەتی تورکیان، چارەنووسی ئەو ئینگلاندانە ئەو ئیرلەندیانە نی ئەفەن ئەو سکۆتلەندیانە نییە کە لە ناو دەوڵەتی بەریتانیا، یا چارەنووسی هیچ یەکێک لەوانە نییە کە دەوڵەتیان نییە ئەوان لە ناو کولتورەکەیان و زمانەکەیان و سەردەست نییە و تەنانەت بە مانایەکی تر چارەنووسی ژێردەستەکان و سەردەستەکانی ناو دەوڵەتی مۆدێرن نییە، ئەم چارەنووسە نییە. ئێمە زۆر جار وا خۆمان وێنا دەکەینەوە وا تەسەوری خۆمان دەکەین کە کورد یعنی چارەنووسی میلەتە هێنەکانی هەیە ژێردەستەکانی ناو دەوڵەتی مۆدێرن وا دانراوە، بەوەی وا دانراوە کە دەوڵەتێک دروست کراوە و کوردی ژاخێنداوەتە ناو ئەو دەوڵەتەوە. بەڵام ئەوەی پێمان دەڵێ کە کورد چارەنووسی فەرەزەن بۆ نمونە ئازەریەکانی ئێرانی نییە یا وێڵزیەکانی بەریتانیای نییە یا سکۆتلەندیەکانی بەریتانیای نییە، چییە؟ ئێمە لەم دوایە دەزانین سکۆتلەندیەکان دەرگایان بۆ کرایەوە کە ئازاد بن و دەوڵەتی سەربەخۆی خۆیان دروستکە نەیان کرد. لەوانەیە ئێستا لە ئێرانیش ئەگەر ئێران ڕێگە بدا بە ئازەریەکان دەوڵەتی خۆیان دروستکە نەیکەن. یعنی ئەمە لە چالاکیە گەیە، لەو چالاکیە کەوتون و چوونەتە ناو ئەو پەیمانەوەی کە باسمان کرد پێشتر، ئەوان چوونەتە ناو ئەو پەیمانەوە بۆیە کاتێک کە ئازادیش دەکرێن ئەوان ناڕۆن. بەڵام کورد کێشەکەی ئەوەیە کە لێرە دانراوە دایمە چییە؟ دایمە دەیەوێت خۆی بێنێتە دەرێ لەو شوێنە، دایمە و شوێنی کە بۆی دانراوە شوێنەکە دایمە دەجوڵێتەوە لەو شوێنە، دەیەوێت بە هەر ڕێگایەک بێت لە ناو دەوڵەتنەتەوە بێتە دەرێ. تابان کە لە ناو دەوڵەتنەتەوەش دەیەوێت بێتە دەرێ، لە دەرەوە ناشتوانێ ببێ بە دەوڵەتێکی سەربەخۆ، یعنی نە ڕێگەی پێدەدێت بێتە دەوڵەتێکی سەربەخۆ، نا خۆشی لە ناو ئەو دەوڵەتە دەکەوێتە ناو ئەو پەیمانەوە بە بێدەنگ دانیشێت و تەواو لەبەرەوە بەردەوام لا وەکو بڵێ مێژووی ئەم 100 ساڵەی دنیای مۆدێرن لە ڕۆژهەڵات و ناوچەکە مێژووی جوڵانەوەی کوردە، مێژووی شۆڕشە، مێژووی جەنگە، مێژووی یعنی هیچ ئەم منتیقە بە بۆنەی ئەم وەزعی کە دروستکراوە ئارامی بەخۆیەوە نەبینیوە. ئەمە چی دەڵێ؟ ئەمە ئەوە دەڵێ کە فعلەن کورد نەچوەتە ناو پەیمانەکەوە و لە حاڵەتێکایەنە دەردەچێت لەوێش دەمێنێتەوە، ینی حاڵەتێکی زۆر تایبەتە. کورد بۆ وایە؟ بۆ چارەنووسی لە ناو دنیای مۆدێرنا وایە؟ ئەوەی کە لە دەرسەکانی پێشوو ئێستاش ینی هەوڵ دەدەین بە شوێن یا بڕۆین ئەمەیە، لە وانەی پێشوو گەیشتینە ئەوەی کە کورد بە شکلێکی جزئی دەچێتە ناو ئەو قالبەوە، دەچێتە ناو ئەو پەیمانەوە بە شکلێکی زۆر جزئی، وەکو وایە دایمە بچێتە ناو پەیمانەکەەوە بەڵام پەشیمان بێتەوە. بەڵام ئەمە پەشیمان بوونەوە نییە، بەشێکی دەچێتە ناو پەیمانەکەەوە و بەشێکی لە دەرەوەی پەیمانەکە دەمێنێتەوە. تەبەن ئەمە بە نسبەت یار خۆشیەوە ئەوانەشەوە وانییە کە ئەم میلەتە سەردەستانەی ناو دەوڵەتەکانەوە وانییە ئەم پەیوەندیە بە نسبەت پارچەکانی خۆشیەوە وایە. یعنی بە معنایەکی تر ئەگەر بێت و دەوڵەتێک
دروست بکرێ لە هەر لەم باشوورە دروست بکرێ بڵین گروپێک لە گروپەکانی ناوخۆی پەراوێز بخرێوانی بکرێتە پەراوێز ئەوی تریان بێتە مەرکەز ئەم فەرز کرێ لەسەری کە بتوێتە پەیمان لەگەڵ ئەوی ترا وەکو بندەستێک وەکو ئەوەی کە تەرەفەکەی تر حاکم بێ و ئەم محکوم بێ هەر بە هەمان شت بوو دەدا یعنی شتەکە ینی شتێک نییە بڵێن لەناو دەوڵەتەکە وایە ینی لەناو ئەو دەوڵەتانی کە میلەتانێکی غەیری کورد حاکمیەتی و ئەو کراوە بە محکومەکە لەو لەناو دەوڵەتە وایە ئەگەر بیت و فەرزەن لە کوردستانیش ببێتە دەوڵەتێکی سەربەخۆ هەمان کێشە دروست دەبێت ینی کێشەکە لەویان نییە کە ئێمە ینی ناکرین بە دەوڵەت کێشەکە لەویایە ئەگەر بشکرێن بە دەوڵەت ئێمە ینی کورد ناچێتە ناو سیستەمەوە و وەزعی ئێستامان زۆر ئاماژەی تایە بەمەی کە فعلەن ناچی هەر ئەمە نییە لە سەردەمی شێخ مەحموودی شانەفسی وەزع هەیە لە ئارە ینی ناچێتە ناو خانەیەوە کێشەکە و قالبانەیە کە هەیە ئەگەر تەرەفێکیان بچێتە ناو ئەوەی کە خۆی ساز دەکاتەوە لەگەڵ دنیا مۆدێرنەکە بچێتە ناو منطقەی مەرکەز ببێتە مەرکەز ئەوەی کە خۆی ساز ناکاتەوە بێتە پەراوێز ئەم پەیمانە دروست نابێت لە نێوان ینی لە نێوان گروپە کوردیەکانیشا لە نێوان خۆیانە ئەم پەیمانی حاکم محکومە دروست نابێت و ئەمەش لە ڕاستی نهێنی ئەوەیە کە سڕی نەبوونمان بە دەوڵەت ئەلێرایە ئێمە قالبەکە وەرناگرین ئەو قالبەی کە دانراوە دەبێت بەو شکڵەت و بچیتە ناوی ئەو قالبە وەرناگیرێت کورد وەری ناگرێت لەبەرەوە ئەمە وای کردووە کە لەناو ئەم چارەنووسا بێت کە ئێساتیایەتی کە چارەنووسێکی زۆر زۆر تایبەتە طبعا من پێشتر باسی ئەوم کرد کە گیانی مۆدێرن دەیەوێت هەموو شتێک بە دروستکرد نابڕوە بەڵام هیچ تاکو پرسیارمان لەبارەی ئەوە نەکردووە ئایا ئەم دروستکردنە دروستکردنێکی ڕاستەقینەیە یا دروستکردنێکی ڕاستەقینە نییە ئەم دروستکردنە چییە چۆنە طبعا ئێمە شتێک لە شتێک دروست دەکەین بۆ نمونە لە وەسائلی بینایەک دروست دەکەین یا لە بەردێک پەیکەرێک دروست دەکەین ئێمە چی دەکەین ئێمە فۆرمێک دەدەین بەو بەردە دەبێ ئەو بەردە بیگرێت و تاوەکو پەیکەرەکە بێتە بوو ئەگەر بێت ئەم فۆرمەی نەدەینە و بەردە هیچمان نیشان نادا بەڵام ئەو کاتێک کە ئەم فۆرمەماندایە ئەو کاتە چییە ئەو کاتە ئەمە پەیکەرە ئیتر بەرد نییە ئەو کاتە بەرد دەبێتە خاصیەتی پەیکەرەکە ینی بەردەکە وەکو بەرد لە ناو دروستکردنەکە وجودی نەفی دەبێتەوە و دەبێتەوە جارێکی تر دەبێتەوە بە خاصیەتی ئەو شتە نابێتە جەوهەر ئەو کاتەوەی جەوهەرە چییە پەیکەرەکەیە هەر لەبەرەوەیە فەرزەن تۆ دەتوانی بڵێ پێکەری بەردین یانی چی ینی خاصیەتی پەیکەرەکەیە ناتوانی بڵێ بەردی پەیکەرین بەردی پەیکەرین نییە پەیکەر نابێتە خاصیت بۆ بەردەکە بە پێچەوانەوە پەیکەری بەردین هەیە پەیکەری زیاڕین هەیە پەیکەری مسین هەیە پەیکەری فلانی یعنی چی یعنی لە هەر مادەیەک دروستکرا ئەو مادە چی دەبێتە صفەت بۆ ئەو شتە بۆ ئەو جەوهەرە لە کۆرسی لۆجیکەکە باسی جەوهەرمان کرد و ئەوەی بە جەوهەرەوە بەسراوە یعنی لێرە پەیکەرەکە جەوهەرە ئەوی تر چییە عەرەزی ئەو جەوهەرەیە یعنی ئەوەیە کە لەبارەیەوە دەوترێت و جەوهەرەکە خۆی نییە جەوهەر باسمان لەوە کرد کە جەوهەر شتێکە سربەخۆیە و ئەوەیە کە هیچی نە لەبارەیەوە دەوترێت نە لەبارەی شتێکیشەوە دەوترێت یعنی ئێمە ناتوانین جەوهەرەکە لەبارەی شتێکەوە بڵێن پەیکەر جەوهەرە کە دەڵێن پەیکەری بەردین ئەم حکومەمان داوە بەردینەکە دەبێتە چی ئەوەی کە لەبارەی جەوهەرەکەوە وتومان
جا لێرە ئەمە پرۆسەی دروستکردن جۆرێکی تر لە پرۆسەی دروستکردن هەیە ئەمەیان تۆزێ ئینترە ینی ئالۆسترە کامیان بزانی دنیای مۆدێرن لە ناو چی لە میلەتەکان دەکا بۆ دروستکردنا بڕوە ئەوەی کە لێیان دەکات چیە ینی ئایا فعلەن دروستکردنێکی ڕاستەقینەیە بۆ نمونە ئێمە دەڵێن ڕۆکی ناو شوشە ڕۆکی ناو شوشە شتێکە هەر ڕۆکە بەڵام لە عینی کاتیشا چیە ئێمە بە شتێکی سناعی دەزانین لە کاتێکە خۆشی سناعی نییە بەڵام سەناعەت براوەتە ناو چیەوە ناو ئەو پرۆسە سروشتەوە یەکێک لە منەزیرە نینەکان گەورەکانی بواری ناسیۆنالیزم ئەرنست گێلنەر کە باسی مۆزۆی دەوڵەتی نەتەوە دەکات و باسی ناسیۆنالیزم دەکات ئەم فکرە بە جۆرێک گزارش لێ دەکات شتێکە ناوی دەنێ پەروەردەی باخچەیی پەروەردەی باخچەیی چییە ئەوەیە کە تۆ گوڵێک لەو شاخە دێنیت لە کەش و هەوا تەبیعیەکەی کە خۆی هەیەتی دای دەبڕی دەیەنی بۆ کوێ دەیەنیتە ناو شوێنەکەوە کە تۆ کەش و هەوایەکی تایبەتت بۆ دروست کردووە ئەم گوڵە ڕادەهێنی لەگەڵ چیە لەگەڵ ئەو کەش و هەوایە و ئەو گوڵە ڕادەهێنی لەگەڵ ئەو خۆراکەی کە تۆ بۆی دروست دەکەی تۆ پێی دەدەی یعنی لێرە ئەو گوڵە هەر بە شکڵێکی سروشتی گەورە دەبێت بەڵام دەستکاری چی کراوە دەستکاری ژینگەکەی کراوە و دەستکاری مادەکەی کراوە هەر لەبەرەوە ئەم گوڵە شێوەکەی هەمان گوڵە و جاری واشەیە دەستکاری گەورەی و بچووکی شێوەکەی دەکرێت بەڵام تامەکەی هەمان تام نییە شتەکانی تری ینی ئەو گوڵە هەمان گوڵ نییە کە لە شاخەکە هەیە بۆنەکەی عەفوەن هەمان بۆن نییە یا ئەگەر میوەیەک بێت تامەکەی هەمان تام نییە ئەم جۆرە لە دروستکردن تەمان ئەمەش دروستکردنە ئەمە پێی دەڵێن پیشەسازی ڕۆکی فەرزم تەمان مۆزۆی دروستکردن ڕەبتە بە چیەوە بە پیشەسازیەوە وەک کۆمەلگای مۆدێرنیش کۆمەلگایەکە لەسەر ئەساسی پیشەسازی دامەزراوە یان ئەگەر پیشەسازی لە جیاتی لە کۆمەلگای زراعیە پیشەسازی نەبوو بەس لە کۆمەلگای مۆدێرنا بەهۆی دروستکردنەوە پیشەسازی دێتە ئاراوە ئیتر پیشەسازی هەموو شتێک و پیشەسازی ڕوەک و ئەمانەشە یانی ئەم پیشەسازیە جۆرەکە لە دروستکردن تەمان هەموو جۆرێکی تر لە دروستکردن و ئێمە کە بیری لێ دەکەینەوە دەڵێنەوە هینە تەبیعی نییە وا دەڵێن ئەم میوانەی کە ئێمە لە بازار دەبینین دەڵێن چی میوەی ئۆرجیناڵ نییە لە کاتێکە خۆی ئەمە زیندوشە بەڵام چی گۆڕاوە ئەو کەشوەوایە کە دروست کراوە بووی تەمان گێلنەر دەڵێ کاتێک کە ئەم کەشوەوایەمان بۆ دروست کرد ئەمە ڕاهات لەگەڵ کەشوەواکە دواتر بیبینەوە بۆ شاخەکە شوێنەکەی خۆی ئەو هەوایە هەڵمژێ چی دەبێ ناژی جا بۆ ئەوەی بژی پێی خۆشە لەکوێ بمێنێتەوە لەناو ژینگە دروستکراوەکە بمێنێتەوە جا ئەمە ئەگەر زۆر بە وردی لەکوێ دەبینین لای سکوتلەندیەکان دەیبینین سکوتلەندیەکان بەرەڵا دەکرێن بەڵام ئەوان حەز دەکەن لە کوێ بمێنەوە لەناو شوشەکە بمێنەوە ئەمە جۆرەکە لە دروستکردن تاوان جۆری تری دروستکردنیش هەیە دروستکردنی ڕەبتی بە نەریتەوەیە ئەو نەریتەی کە تۆ دەیخەیتە ناو مێشکی منداڵێک هەر منداڵێ لە کۆمەلگایەکە هەیە کە پێیا دەبێت ئەو منداڵە بە پرۆسەی دروستکردنە دەڕوا یعنی ئەگەر لە ڕووی هەڵس و کەوت و ئەخلاقیات و چوزانم ئەو نەریتەی کە وەری دەگرێ ئەم منداڵە ببینین نەک لە ڕووە بایۆلۆجیەکەیەوە ئەم منداڵە چییە دەبینین وەکو دروستکراوێک ئەوەی کە دروستی دەکا لێرە ئەو بەشەی کە دروست دەکرێ ئەم منداڵە لە ڕاستیە کۆمەلگا دروستی دەکات تەبیعە دروستی ناکات ئێستا لە حیواناتە ئەو کولتورەی کە هەیانە بۆ ژیانی خۆیان ئەم کولتورە کێ دروستی دەکات تەبیعە دروستی دەکات خۆی دروستی دەکات
چۆن جەستەکەی دروست کردووە، چۆن بوونە بایۆلۆژیەکەی دروست کردووە، لە عینی کاتیشا بوونە ڕەفتاریەکەیشی دروست کردووە. بەڵام مرۆڤ بوونە ڕەفتاریەکەی ئەوەی کە ڕەفتاری پێدەکا، ئەوەی کە دەکەوێتە پەیوەندی لەگەڵ ئەوانی ترا بۆ ئەوەی فەرەزەن نانێک دەستخە، دەکەوێتە پەیوەندی لەگەڵ ئەوانی ترا بۆ ئەوەی عایلەیەک دروستکە، دەکەوێتە پەیوەندی لەگەڵ ئەوانی ترا بۆ ئەوەی تەقسێکی دینی بکە، دەکەوێتە پەیوەندی لەگەڵ ئەوانی ترا لە هەر پەیوەندێک لە پەیوەندەکانە. ئەمانە ئێمە بە بەسیترین شێوە دەتوانین دەرکی پێ بکەین کە ئەمە چییە، کۆمەلگاکە بە دروستکردنارێ بە چۆن دەتوانین دەرکی پێ بکەین. ئێمە ئەگەر بیر لە خۆمان بکەینەوە، لە کوردستان لەدایک نەبووینایە، فەرەزەن لە هیندستان لەدایک بووینایە، لە ناو گروپێکی دینی مەحدوودا کە شتێکی دیاریکراو دەپەرستن و ئەتیقاد کۆمەڵە ئەتیقاداتی دیاریکراویان هەیە و کۆمەڵە نەریتی تایبەتیان هەیە بۆ ژن و ژنخوازی، کۆمەڵە نەریتیان هەیە بۆ پەیوەندیەکان و بۆ ئیشکردن پێکەوە. ئەمانە ئەو کاتێ ئێمە چی دەبووین؟ حتمەن وەکو کەسێکی ناو ئەو کۆمەلگایە نەریتەکەمان وەردەگرت، وەرمان دەکرد و جێبەجێمان دەکرد. یعنی چی؟ یعنی منداڵ کە لەدایک دەبێ بە پرۆسەیەکی پەروەردەیە دەڕوا، کۆمەڵێ نەریتی تیا دەچێندێ، لێرەوە ئەم منداڵە لەو ڕۆوە دروست دەکرێت. تەمان ئەم دروستکردنیان ئاڵۆسترە، ئەم دروستکردنیان شێوەکان نادەی بە شکڵی شتەکە، وەکو چۆن لە پەیکەرەکە هەیە. ئێستا لە پەیکەرەکە ئێمە چی دەکەین؟ بەردێکمان هەیە و فۆرمێکی لە دەرەوە پێ دەدەین و دەبێتە پەیکەر، فۆرمێکی لەسەر نەقش دەکەین و بەردەکە بەپێی شکڵەکە دەتاشین و ڕێکی دەخەین و چی دەردەچێت؟ پەیکەر دەردەچێت. لە دروستکردنەکەی تراوتمان شتەکە وەک شکڵوشێوەکو خۆی دەمێنێتەوە، بەڵام چی دەگۆڕێت؟ ئاو هەواکەی دەگۆڕێت، یعنی ئەو خۆراکەکەی دەگۆڕێت. لێرەوە کاری تێدەکرێت و بە وای لێ دەکرێت کە بتوانێت لێرە بژی، بەڵام نەتوانێت جارێکی تر لە شوێنەکەی خۆی بژی. تابان کەنە ئەو دەتوانێت لێرە بژی لە ناو شوشەکە، یعنی چی؟ یعنی ئەوی تریان بەهێزترە لەوەی ناو شوشەکە. ئەمە وا دەکا، یعنی ئەو لە هێزەوە بەرەو زوعف هاتووە، بۆیە لە ناو باخچە شوشەیەکە دەژی کە هینەکەی فەزاکەی ئاو هەواکەی چی کراوە؟ کۆنترۆل کراوە. ئاوەکەی کۆنترۆل کراوە لەلایەنەوەی کە هێناوێتی لەوێشان دوێتی. بەڵام ئەگەر ئەمە دەڵێ بیبینەوە بۆ ئەوێ شین نابێتەوە، یعنی چی؟ یعنی ئەمە لاواسترە لەوەی بەرگەی ئەو هەوایی یەکەم جاری خۆی بگرێت، کێوی بێتەوە. یعنی لە ڕاستیە ئەم پرۆسەیە چییە؟ پرۆسەی ئەوەیە کە شتێکی بەهێز بکرێ بە شتێکی لاواز لە پێناو هەدەفێکی دیاری کراوە و لە پێناو دروستکردنی مێگەلە. ئەوە هەر خۆشی گێلنەر باسیەوە دەکات، دەڵێ کۆمەلگایەکی غافڵ دروست دەبێت و ئەو لەگەڵ دروستبوونی ئەو کۆمەلگا غافڵایە. ئەمانە هەموو چین؟ شێوازی دروستکردن. با بینەوە سەر ئەوی تریان شێوە ئەم دروستکردنە کلتوریە. تەبان ئەینترە گێلنەر تەبان لە کتێبەکەی ئاباسیەوە دەکات، ئەڵێ بەهێزترین کارگەی دروستکردن لە دنیای مۆدێرنە، یعنی گەورەترین و بە زەبەلاحترین، یان ئەوانەی کە ئەوەی کە لامووی سەیرترە لە ناو دنیای مۆدێرنە و ئەو پرۆسەی دروستکردنە ئەنجام دەدا کە ئەوانی تر هەمووی لەسەر ئەو وەستاون، ئەڵێ سەنەعەتی ئینسان. یعنی ئینسان لە کۆمەلگای مۆدێرنا چی دەکرێت؟ دروست دەکرێت. سەنەعەتی ئینسان یعنی چی؟ یعنی ئەوە نا گۆشت و ئێسقانەکەی دروست دەکات، یعنی ئەوەش نا منداڵێک لە بە پیتانینێکی سناعی دروست دەکرێت. ئەمانە نییە. ئەم منداڵە دروست ناکرێت تەبەن بە پیتانێکی سناعی. ئەمە هەر شتە سروشتەکەیە خۆی، بەڵام کەشوەوایەکی بۆ ساز دەکەن بۆ ئەوەی، یعنی هەموو کەشوەوایە فەزاکەیە، چۆن تو ئەم فەزایە ساز دەکەی تاوەکو ئەم شتە ببێت. ئەوەی کاو دەڵێ سەنەعەتی ئینسان یانی چی؟ سەنەعەتی ئینسان عیبارەتە لەوەی چۆن ئەو کولتورەی کە کۆمەلگاکان یانە کۆمەلگا میلیەکان، ئەو کۆمەلگا سروشتیانەی کە نهاتوونەتەوەکوە و باسییان دەکات، کۆمەلگای ئەوانەی لەناو کۆمەلگای کشت و کاڵیە هەن، عادات و تەقالیدێکی بچووک و کەمیان هەیە،
چۆن ئەم عادات و تەقالیدە لە ڕێگەی پرۆسەیەکی پەروەردەیەوە دەگۆڕیت. یعنی کەسەکە بە معنایەکی تر لە ناو دابنێ ئەمە دەوڵەتێکمان هەیە کۆمەڵە خێڵی تایە، هەر منداڵێک تاوان لە ناو خێڵەکەی خۆیان گەورە دەبێ و کۆمەڵە نەریت و عادەتی تایبەت بە خۆیەتی دووسی دەکا خێڵەکەی. لە جیاتی ئەوەی ئەم منداڵە خێڵەکەی دووسیکە چی دێنن دەکەن؟ موسسەیەکیان دروست کردووە بۆ دروستکردنی ئەم منداڵە لە ڕووی نەریتەوە. ئەو موسسانەش چیە؟ ئەو موسساتی مۆدێرنی خوێندن و پرۆسەی خوێندن و فێرکردنە. یعنی لە ڕەوزەوە هەر لە دایکی جا دەبێتەوە منداڵەکە ئینیان دروست کردووە پەروەردە، ینی شوێنێکە لە دەرەوەی خێڵەکە پەروەردە بکرێت. ئەم پەروەردەکردنیان دروست کردووە هەر لە حەزانەوە هەتا دەگاتە زانکۆ و زانکۆ تەواو دەکات. تەمان ئەم پرۆسەیە لە ڕاستیە هەر ئەوە نییە کە ئەم کەسە پیشەیەک فێر دەبێت، ئەم کەسە ئیتر نەریتەکانی دادەمەزێن، ئەم دامەزانی نەریتە بزانین چۆن. تەمان بۆی کەسێک زمانێک فێر بێت چۆن فێر دەبێت، بۆی کەسێک کارێک فێر ببێت چۆن فێر دەبێت. هەر ڕێک وەکو ئەو وایە چۆن ئێمە لە بەردێکە مادەیە شکلێکی دەدەینێ پەیکەرێک دروست دەبێت. لە ناو ئینسانە مادەیەکەیە، کەرەستەیەکەیە، باوا بڵین کەرەستەیەکەیە. ئەم کەرەستە ئەو نەریتانە چی دەکا؟ وەردەگرێ وەکو سیستەم، لە ناویا چی دەبێت؟ دەچێندێت، جێگە دەگرێت. ئەوش لە ڕێگەی چەوە؟ لە ڕێگەی ڕاهاتنەوە کە خۆت ڕادەهێنی تەمرین دەکەی، ئەو کاتە چی دەبێت؟ ئەو شتە تیاتا دروست دەبێت. ینی دەبێتە مەلەکە. مەلەکە چییە؟ مەلەکە فەرزەن کەسێکە زمان مەلەکەیە کە من کاتێ ئەو زمانە بە تەمرین وەری دەگرم و دووبارەی دەکەمە وای لێ دێتر من بەبێ ئەوەی بیرکەمەوە دەتوانم چی بکەم؟ دەتوانم قسە بکەم. ئەمە چۆن ئاوایە؟ ئەوە لەبەرەوەی سیستەمەکە لە ناو مادەکە چی بووە؟ چەسپیوە. طبعاً ئەی بۆ مەیمونێک ئەم زمانە وەرناگرێت چونکە ئەو مادەیە ئێنەکە وەرناگرێت، سیستەمەکە وەرناگرێت. وەکو چۆن ئێمە بمانەوە پەیکەری ئەسپێک لە ئاو دروستکەین، ئاوەکە چی دەکات؟ ئاوەکە پەیکەرەکە ئینەکە وەرناگرێت فۆرمەکە، لەبەرەوە نابێ بە پەیکەر. یعنی ئێمە مادەیەکمان تایە وەک ئینسان زمانەکان وەردەگرێت، نەریتەکان وەردەگرێت. ئەمە لە ناو حیوانە نییە. ئەوەی کە ئینسان وەری دەگرێت لە ناو حیوانە نییە. لەبەرەوە حیوانات دەرگیز ناتوانێت کۆمەلگایەکی پیشەسازی دروستکە. ئەی پیشە چییە؟ پیشەش بە ئەمان شێوە ئەو مەلەکەیە، ئەوەیە کە ئەو سیستەمە تۆ بەهۆی تەمرینەوە دەچێتە ناو تۆ و ئیتر تۆ وەکو ئامێرێک ئەم شتە ئەم ئیشە دەکەی بەبێەوەی بیری لەکەیت. وەکو چۆن لە کە تۆ ئۆتۆمبیلێک لێ دەخوری لە کاتی لێخوڕینەکەی هیچ پێویستت بە بیرکردنەوە نیە، جسمت هەموو شتەکان دەکات. یعنی ئەم مەلەکانە لە ڕاستیان ڕەبتن بە جسمەوە لە ناو بایۆلۆجیای تۆن، منتیقە بایۆلۆجیەکەی تۆ، بەڵام بە شکلێکی سایکۆلۆجی چی دەبن؟ نەقڵ دەبن. پرۆسەی نەقڵبوونەکەیان سایکۆلۆجیە. و ئەم مادەیە کە ئەمە دەگرێتە خۆی کەس نازانێت چییە، کەس نازانێت لە کوایە کاتێک کە ئەم سیستەمە لە ناویا دەچەسپێت. بەرحاڵ لە دنیای مۆدێرنە ئەو بیر لەوە کرایەوە چۆن ئینسان جارێکی تر دروست بکرێتەوە بۆ ئەوەی ڕێک بخرێت. طبعاً بۆ ئەوەی ئەم ئینسانانە هەمووی پێکەوە هەڵبکەن بیریان لەوە کردەوە یەک پرۆسەی پەروەردەیی دروستکەن کە هەموو کەسەکان بخەنە ناو ئەو پرۆسەیەوە. لە دوای ئەوە ئیتر هەر یەکە لەوانە ئەساسێکیان دەبێت بۆچی؟ بۆ پەیوەندی لەگەڵ یەک، یعنی کۆدەکانی یەکتر دەخوێنەوە. فەرزەن ئێستا هەورامێکە یا سۆرانێکە کە ئێمە فێری بووین، هەر لە منداڵیەوە لە هەر یەکەمان ناچێنراوە و لە هەر یەکەشمان دەتوانین لە هەر شوێنە بین کۆدەکانی بکەینەوە. کۆمەلگای مۆدێرنیش کە کۆپیشەسازی کە دروست دەکرێت، کۆمەلگای ئەو کەسانەیە کە کۆدێکی سیستەمێکی کۆدی مشتەرەکیان هەیە، هاوبەشیان هەیە. طبعاً خوێندنی ئەساسی کە دروست دەبێت دواتر اختصاسات جا دەبێتەوە چییە؟ ئەم خوێندنە ئەساسی بۆ چییە؟ بۆ دامەزرانی کۆدەکەیە. هەمومان دەبێت ڕاضیات بخوێنین، هەمومان دەبێت بایۆلۆجی بخوێنین، هەمومان دەبێت ئەمانەی کە هەیە کۆمەڵە شت ئەساسیات هەیە دەبێت بخوێنین. ئەمە کۆدی مشتەرەکی بینی هەر هەمومانە. دوای ئەمە اختصاسات جا دەبێتەوە. یعنی ئەم پەروەردە ئەساسیە ناسیۆنالیزم گرنگی پێدەدا، نەک پسپۆڕیەکان.
يعني ئەوەی گرنگە پەروەردەیە لە حەزانەوە هەتا سێ متەوەستە کە لەوێ تاکو بۆ نمونە لێرە هەتا ئەو هینە دەکا ئەو 9 ساڵە دەکا ئەم 9 ساڵە ئەساسیاتی ئەو سیستەمە لەناو کەسەکە دەچەسپێت ئەمە چییە؟ ئەمە پرۆسەی دروستکردنە ئەمەیان دروستکردنە لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی پیشەکان و لە ڕێگەی دانی سیستەمێک بە مادە وەکو چۆن وتمان لە ئەمە ڕێک دروستکردنێکی ئامێریە نەک ئامرازی ئامراز داسێک تۆ ئیشەکەی لە ڕێگەی چیەوە دەیکا؟ لە ڕێگەی ئەو شکلەوە کە پێی دەدەی بەڵام ئۆتۆمبیلێک لە ڕێگەی ئەو شکڵەیەوە ئیشەکەی خۆی ناکە لە ڕێگەی ئەو سیستەمەوە کە لە ناوە دانراوە یعنی دانانی سیستەمیش جۆرەکە لە سیستەمدانە بە مادە کە سیستەمتدا بە مادە شتێک دێتە ئاراوەکو چۆن ئەگەر شکلێک بدەی بە مادەیەک ئەویش شتێک دێتە ئاراوە تا ئێرە وابزانم ئیتر مۆزوعی دروستکردن بۆیە پێ ئاوەندە و پێ لەسەر مۆزوعی دروستکردندا دەگرم دەمێ ڕۆشنی کەمەوە بۆتان چونکە ئەسڵی کێشەکە ئەلێرایە واصلی کێشەکە ئەوەیە شتێک هەیە بە دروستکردنان هەروە ئەمە مشکلەکە ئەلێرایە بە دروستکردنان هەروە تاوان دەوڵەت چۆن دروست دەبێت دەوڵەت ئەم پرۆسەی دروستکردنە هاوبەشەیە یعنی هەر سنوورێکی سیاسی ئەلێرا دەکێشێت جوگرافیایەک ئەو گروپانەی لەوێ هەمووی دەبێت چی بێ دەبێت منداڵەکانیان بەو پرۆسا بڕۆن ئەمە بیر دەکەینەوە باشە بۆچی لە ئەوروپا وەک ئێران خێزانەکان یا عەشیرەتەکان یا بنەماڵەکان سەیتەرەیان لەسەر دەسەڵاتیان بەسەر منداڵەکانیانەنی بۆچی ئەمە وایە بۆ چونکە کولتوری بنەماڵەیی لەوێ تەواو هێزی خۆی لەدەستداوە و شوێنی خۆی جێهێشتۆ بۆچی بۆ کولتوری ڕەسمی و حکومی کولتوری دەوڵەتی و ئەوەی کەوای کردووە ئەم پرۆسە ئاوا بێت لێرە ئاوانە بێت چییە؟ ئەم مۆزوعی پەروەردەیە دەستبەرداربوونی بنەماڵە و خێڵەکانە لە کولتوری خێڵەکی خۆیان بۆ کێ؟ بۆ دەوڵەت ئەو کاتە دەوڵەت بەرپرسیارە لە چی؟ چۆن بەرپرسیارە لە پەروەردەکردنیان بەرپرسیاریشە لە ژیانیان ئەو کاتێ ئەوەی کە منداڵەکان بەخێو دەکات کێیە؟ دەوڵەتە یعنی ئەو کاتە دەوڵەت چییە؟ دەوڵەت باوکی منداڵەکان و ئەو دروستیان دەکا کەواتە ئەویش چییە؟ ئەویش حاکمە بەسەریانەوە بەڵام لەناو خێڵێکە کە بەم پرۆسەی دروستکردنا ئەم منداڵە دەبرێن خێڵەکان دروستکەری ئەو تاکانەیە لە عینی کاتیشە ئەم تاکانە شەڕ بۆ کێ دەکەن؟ جەنگ بۆ کێ دەکەن؟ بۆ خێڵەکە دەکەن بۆ پاراستنی کام نەریتە دەیکەن؟ بۆ پاراستنی نەریتی خێڵەکە دەیکەن نەک نەریتی دەوڵەتەکە لێرە ئینتیما دەگۆڕێت یعنی ئەم منداڵە ئەوروپیە ئەوە دەبینێ کێ دەیژێنێ و کێ دروستی دەکات ئەمە دەوڵەت ئەم ئیشە دەکات بەڵام لێرە لە شوێنەکانی تر لەو شوێنانەی کە دەوڵەت ناتوانێت ئەمە بکە ئەم پرۆسەی دروستکردنە بە شکلێکی باش ناڕوا بەڕێوە تاوان لەم پرۆسەی دروستکردنە بۆ نمونە ئەگەر لە شوێنەکە بێت خێڵێک نەریتەکەی خۆی بتوانێت بسەپێنە بەسەر خێڵەکانی ترە و ئەوانی تر منداڵەکانی ئەوانی تر ناچارکە کە بە زمانەکەی ئەو قسە بکەن بە بنەکەی ئەو قسە بکەن ئەم پرۆسەی دروستکردنە چەند سەر بگرێ بۆ ئەوە وەکو دەوڵەتێکی مۆدێرن قبول کراوە یعنی مۆزوعەکە لە ئەسڵا لە چیانە لە کولتورەکانیە ئەرێ ئەم کولتورە باشە تۆ بیدەی ئەوانەی پێپەروەردەکەی یانە لە سەپاندنی کولتورەکایە لە سەپاندنی کولتورەکە ینی لەناو ئەو سنوورە جوگرافیا ئەوەی گرنگە ئەوە نیارێ ئەم کولتورە چۆنە تۆ کەسەکانی پێپەروەردە دەکەی ئەوەیە کە دەبێ ئەم کولتورە بسەپێنی بەسەر هەموو ئەوانی ترە
وهل لێرەوەیە قەدەغە دەکرێ فەرەزەن لە پرۆسەی پەروەردەییە زمانێک لە زمانەکان بچێتە ناو پرۆسەی پەروەردەییەوە 100 ساڵە کورد لە شەڕی زمان دەکا بۆچی ڕێگە نادێ بە زمانی کوردی بخوێندێ ئەنی ئێوە تا ئێستا دەرکتان بەوە کردووە کە لێرەوەیە نایاڵن ئێمە نایاڵن کوردی قەدەغەیە تۆ بیبیتە ناو پرۆسەی پەروەردەوە تا ئێستا دەرکتان بەوە کردووە کە بۆچی تورکیا و دەوڵەتی تورکی ئەوەندە لە وشەی کوردی دەترسێ وەلەوە دەترسێ کە ئەفعەلەن ئەم وشەیە زیینوو بوویەوە ئەم وشەیە دوا ئەم دەنگە هاتە گۆ دەترسێ دەوڵەتەکەی هەڵوەشێتەوە ئێمە لەکوێوەیە لێرەوەیە کە ئەو پرۆسەی دروستکردنە ئەگەر شتێکی ئاوا ڕووبدا شکست دێنێ کە شکست دێنا دەوڵەت لەگەڵ یا چی دەبێ لەگەڵ یا شکست دێنێ جا ئەلێرە ئەم دروستکردنە ئەگەر بە وازحی بە ڕۆشنی لی تێنەگەین لە کێشەی کورد لەگەڵ تەنانەت لە ناو دەوڵەتەکانیشا تێناگەین نەک کێشەی کورد لە ناو خۆیان کێشەی کورد لەگەڵ ئەوانی تیشا تێناگەین یعنی لەوە تێناگەین بۆچی تورک وا دەکا لەمە تێناگەین و ئەو پرسیارش کە دەپرسێ بۆچی ئەی باشە لە عێراقا وا نەبووە ئەمە تەمان عیلاقەی بە هەر پەروەردەکردنەکەەوە هەیە و عیلاقەی بەو دوو جۆرە لە مۆدێل هەیە کە ئەو جار بۆم باس کردم لە عێراقیشا کەس نەی دەتوانی یا دەبوایە بەعسی بیدیان نەدەبوا هیچ بیت و ئەم حیزبە بە شێوازێک لە شێوازەکان تەمەنەمەیان ئاسانترە ئەرکی کەمترە تۆ لە ڕووی ئایدۆلۆژیەوە ئەم چوون یەککردنە بکەیت لەبەرەوەی ئەوانەی لە ڕووی ئایدۆلۆژیەوە چوون یەککردنەکە دەکەن بەرگری زیاتر دروست دەبێ بۆچی چونکە پرۆسەی ئایدۆلۆژیەکە فەرزەن بۆەوەی کەسێک ببێ بە بەعسی بۆ نمونە یا حیزبێکی دیاری کراو یا ببێتە شوعی لە ناو بلۆکە ڕۆژهەڵاتیەکە دەبێ بە تەمەنێکا تێپەڕی بێ اینجا و ئینتیما ئایدۆلۆژی بۆ دروست دەبێت تەمان ئەم ئایدۆلۆژیایە هێنیش دەکات یعنی هەوڵ دەدا خۆی بخزێنێتە ناو چیەوە ناو پەروەردە پیشەیەکەشەوە لە ناو پەروەردە پیشەیەکە تەمان ئەلێرە ئیتر قەدەغەکردن دروست دەبێت لەسەر وەسایلی ئەعلام لەسەر کۆمەڵە شت هەیە ئەگەر ملاحەزەتان کردبێ لێرەوەیە بۆچی چونکە چون یەککردنەکە ئایدۆلۆژیە لەبەرەوە قەدەغەکردنێک دروست دەبێت لە مەجالێکی ترا بۆ ئەوەی ئەم ئایدۆلۆژیایە ئەو چون یەککردنە ئەنجام بدە لەبەرەوە ئەوە نابێ وا سەیریکەین ئەوە ئازایەتی کوردی باشوورە ئەوە لە کوردبوونیانەوەیە کە ئێستا زمانەکەیان لە ناو پەروەردا هەیە ئەمە عیلاقەی بەوە نییە عیلاقەی بە شێوازی بەرگریکردنەکەەوە هەیە و مۆدێلی دەوڵەتەکەەوە هەیە ئەوەی گرنگە وەکو وتمان ئەم چوون وەسایلەکانی ئەم چوون یەککردنە ئەم دروستکردنە کە هەمووی پێکەوە دەبێ شوێنێکی ئەم مرۆڤە دروست بکرێ و دەوڵەت دەبێ هەموو متاکەکانی ئەو کۆمەلگایە بەو دروستکردنە بڕوە ئیتر دروستکردنەکە ئایدۆلۆژی بێ وەکو ئەوەی کە مۆدێلە ڕۆژهەڵاتیەکە یا دروستکردنەکە پیشەیی بێ گرنگ ئەوە نییە کامیانە گرنگ ئەوەیە سەرکەوتوو بێ لە پرۆسەکە ئەمە ئیتر ماهیەتی دەوڵەتی تازەیە ئەم پرۆسەی دروستکردنە ئەوەشی کە کورد کێشەی لەگەڵیا هەیە ئەم پرۆسەی دروستکردنەیە یعنی کورد دەزانم وەکو چی وایە وەکو وایە تۆ کۆمەڵە مادە بێ بتوانانی تێکەڵی کەیتا وەکو کەرەسەیەکی لێ دروستکەی بۆ ئەوەی شکلێک هەیە ئەو شکلە وەرگری کۆمەڵە توخمی کیمیایی کۆمەڵە مادە کۆ دەکەیتەوە ئاوێتەیان دەکەیت ئەم ئاوێتەکردنە بۆ چییە بۆ دروستکردنی کەرەسەکەیە دەبێ ئەمانە فعلەن جۆرێک لە تەفاعولی کیمیایی بکەن هەتا وەکو ئەو کەرەستەیە دێتە ئاراوە کە فۆرمەکە وەردەگریت جا کورد کێشەکەی لەویایە ئەو تەفاعولە کیمیاویە ناکات تا کەرەستەکە دروست بێت تاوەکو فۆرمەکەی بدرێتە یا سیستەمەکەی بدرێتێ بۆ ئەم تەفاعولە ناکە ئەمە پرسیارەکەیە ئەمە ئەسڵی مەوزوعەکەیە کە بۆچی ئەم تەفاعولە ناکە طبعا وەکو وتمان ئەم تەفاعولە ئەم ئاوێتە بوونە نەگەر لەگەڵ ئەوی ترانایکە لە گروپەکانی ناوخۆشی لەگەڵ خۆیانە
لەگەڵ یەکترا نایکەن. یعنی ئێمە ناتوانین بۆ نمونە دەوڵەتێکی کوردی دروستکەین کۆمەڵێک گروپە ئەم گروپانە لە ناو یەکینا بتوێنینەوە مادەی ئەو فۆرمەی بدەینە کە دەوڵەتەکە دەیخوازی. ئەمەش ناکرێت. تەبەن بەڵگەمان بۆ ئەمە چییە؟ و بەڵگە لە ڕاستیە زۆرە. باشترین ڕوانەیە ڕوونترین بەڵگە لە مۆزوعی زمانە بێت لە دیالێکتە کوردیەکان. ئەمە زۆر ڕۆشنە. یعنی کە سەیری تۆ سۆرانی دەکەی یا هەورامی دەکەی یا کرمانجی دەکەی، ئەم دیالێکتانە حاڵەتێکی زۆر سەیریان هەیەوە تەواو دەتوانانی دەرک بەوە بکەی کە ئەمانە بۆ پرۆسەی دروستکردنا نەڕۆشتوون. لە عینی کاتیشا چییە؟ لە ناوێنەکەشان لە ناو سیستەمەکەشان و کەچی بە پرۆسەی دروستکردنەکان نەڕۆشتوون. ئەمە شتێکی زۆر غەریبە. بۆ نمونە سۆرانی لە ئێستا حکومەتێکمانەیە، سۆرانی کاتێک دەتوانێت مشارەت بێت لە پرۆسەی دروستکردنەکە وەکو ببێت بە زمان، ببێت بەو زمانەی کە ئیتر ئاعترافی پێ دەکرێت، دەبێت چی بکە؟ دەبێت سەری زمانەکانی تر بخوا، ینی دەبێت دیالێکتەکانی تر بخاتە لاوە. و ئەوەی کەوا دەکا کە سۆرانی وەک دیالێکت بمێنێتەوە زمان نەبێت، لە ڕاستیە هێزی زمانەکە نییە. ئەوە نییە کە تۆ ناتوانی سەقافەی پێ بنووسیتەوە، ئەوە نییە کە ناتوانی ئەتروحی ئەکادمی پێ بنووسی، ئەوە نییە کە ناتوانی لە ناو پەروەردە بەکاری بێنی. و لە ناو پەروەردە بەکاردێ و زۆر زۆر باشیش و کرمانجەکەش بەکاردێت. وەک کێشەکە لێرانی، کێشەکە لەویایە ئەو مۆزوعی چوونیەکردنی. یعنی چی؟ یعنی دەبێ زمانی پەروەردە ببێ بە یەکێکیان، نەبێ بە یەکێکیان، ئەوە زمان نییە. ئەوە زمان نییە. و ئەوە وەکو زمانێک بەهای نییە لە ناو زمانەکانی تراکە توانویانە بە پرۆسەی دروستکردنەکە هاتووە. تەبەن ئەو کاتە و زمانە کە ئاوا دەبێت، ئەو کاتەی تر ئەم زمانە دەبێت چی بێ؟ دەبێت بسەپێنرێت. یعنی دەبێت هەموو تاکەکانی کۆمەلگا بۆ زمانە چی بکەن؟ ئەو زمانەیان لەسەر بسەپێنرێت. و دەبێت بسەپێنرێت. ئاگاتان لەمە بێت، نەک بە ئیختیاری خۆت تۆ بچیت بیکەیت، دەبێت بسەپێنرێت. یعنی لەو شوێنە کە ئیختیار نییە دەبێت سەپاندن هەبێت. دەکرێت لە هەندێک شوێنە فەرەزەن منی هەورامی قبولمە خۆم بە اختیاری خۆم سۆرانیەکە دەخوێنم، هیچ اختیاری خۆمە بە سۆرانی دەخوێنم. بەڵام ئەگەر بێت و کۆمەڵێک لە هەورامیەکان یا کۆمەڵێک لە کرمانجیەکان قبولی ئەمەیان نەکرد، ئەو کاتە دەبێت چی بکەیت؟ دەبێت بیسەپێنی، دەبێت ئەوەی خۆیان قەدەغەکەی بێتە ناو پەروەردەوە زمانەکەی خۆیان، و دەبێت چی بکەیت؟ دەبێت ئەو زمانەش بسەپێنی لە ناو پەروەردە. سەپاندنی چۆن؟ بۆ نمونە دەکەیتە مەرجێک، هەر کەس بە سۆرانی نەیخوێندبێ شەهادەکەی قبول نییە، بۆ خۆت بڕۆ هەر بخوێنە. ئەمە لە ڕێی حکومەت ئەتراف بەم شەهادەیە ناکە. تۆ بە کرمانجی فەرەزەن هەرچی دەخوێنی، ئەمە دواتر نەتیجەکەت دەکاتە سفر، لەبەرەوە کەسیشت ناداتێ. کەس ئەم جۆرە لەین، ینی جۆرێک لە سەپاندن کە تۆ لێرەوە کەسەکە و کاتە ناچار دەکەی چی بکە؟ بە سۆرانەکە بخوێنی. جا ئەم پرۆسەی چوون یەککردنە ئەمە ئەساسی چییە؟ ئەساسی ناسیۆنالیزم ئەمەیە. تەمەن ناسیۆنالیزم ئەگەر نەتوانی ئەمە بکە، ناسیۆنالیزم لە دوای دەوڵەت دروست دەبێت. دەوڵەت دەبێت جوگرافیای سیاسی هەبێ. ئێستا بۆ نمونە بەنسبەت ئێمەوە کە دەوڵەت تیشمان نییە، بەڵام چیمان هەیە؟ جوگرافیایەکی سیاسیمان هەیە. ئێمە ئێستا وەکو هەرێم جوگرافیایەکی سیاسیمان هەیە. لە حدودی ئەو جوگرافیا سیاسیە دەبێ ئەم شتە ڕوو بدە، یا دەبێ ئایدۆلۆژیایەک یا حەزبێک بسەپێنرێ بەسەر هەموویە. بۆ نمونە هەمومان ببین بە یەکێتی، هەمومان بین بە پارتی، یا هەمومان بین بە گۆڕانی هەر شتێکی تر، و فرەحیزبی لێرە بوونی نەمێ. یا ئەوەیە دەبێت لە ڕووی پەروەردەی پیشەیەوە نابێ بە دوو زمان لێرە خوێندن بکرێت، و دەبێت زمانێک بە ناچاری فەرز بکرێت لەسەر کێ؟ لەسەر هەمویان، و
پەروەردەیەکی تایبەت فەرز بکرێ بۆ قۆناغە ئەساسیەکە لەسەر تەبان نەگەر دیالێکتەکان و وینەکان کرمانجی و هەورامی و فلان لەسەر تورکمانیش و لەسەر هەر ئەوەی کە لە ناو سنوورەکەیە تەبان ئەم دوانە هیچ کامیان نەکراوە و ناشکرێ یعنی ئەو دەسەڵاتی کە ئێستا هەیە نەتوانیوێتی ئەو لە ڕووی پەروەردەییەوە ئەم سەپاندنە ئەنجام بدا نەک ئەمەی نەکردووە ڕێک پێچەوانەیە واڵ و کەوت دەکات ئاخرەمەیە ئینەکەی ڤان برۆنسن دەڵێم سەیرە ئەمە ناسیۆنالیزم ڕێک ناسیۆنالیزمی کوردی بە پێچەوانەی خۆی بە پێچەوانەی ناسیۆنالیزم هەڵسو کەوت دەکات ئەو دەبێ ئەو یەکبوونە دووسکا کەچی ئەو دێت جیاوازیەکان تۆخ دەکاتەوە بۆ نمونە لە ڕێگەی داوە بە تورکمان پەروەردەی خۆیان هەبێت ڕێگەی داوە بە مەسیحەکان پەروەردەی خۆیان هەبێت تەبان ئەوە ئاگاتان لێبێت پەروەردەی خۆ دەبێت جیاوازە لەوەی زمانەکەت بکرێتە مادەیەکی لاوەکی بخوێنرێت ئەمە شتێکی ترە پەروەردەت بەو زمانە بێ یانی چی یانی مادەکان تۆ دەبێ هەمووی بەو زمانە بخوێنی لە پەروەردەی ئەساسیتە نەگەوەی کە دەرسێک لە دەرسەکان هەراوە وەکو خەیرێک وەکو ئەوەی کە تۆ بەوەی کێشە دروست نەبێ بۆەوەی ئەو گروپە هەست بە کەمینەکە بڵێ با دەرسێکیش لەناو دەرسەکانە هەبێ بۆ ئەوانەی فەرزن بۆ نمونە هەورامین با دەرسێکی هەورامی دانین لەناو پەروەردە وەکو ئەوەی کە دەبینن ینی هەوڵی ئاوا هەیە بۆ ئەوە یا تورکمانەکان بڵێن با دەرسێکی تورکی هەبێ لەناو دەرسەکانی ترە بۆ تورکمانەکان تەنها نەک بۆ ئەوانی تر و دەرسێکی اختیاری بێت ئەمە لە ڕاستیای نییە ئەمە یعنی ئەوە ناتوە ئەم شتە دێناوەتە ناو پرۆسەی دروستکردنەکەەوە ئەمە تەنها بۆ دڵخۆشکردن تەنها بۆ ئەوەیە کە تۆ ئەو هێنا ئەو زۆڵمەی کە کردوتە لەو کولتورە ئەوەنی کەیتەوە ینی ڕێگەی بدەی نەفەسێک بدا هیچی تر نییە جگەلەوە جۆرەکە لە ساردکردنەوەی ئەو جەنگە کولتوریانە ئەمە جۆرەکە لە سیاست لە ڕاستە ئەمە لە مەسلحەتی چیایە لە مەسلحەتی زمانە سەردەسەکایە و ئەلێرەوە کاتێک ئێمە ئەمانەمان دەرکپێ کرد اینجا بەرەبەرە شتانێکەیە ڕۆشن دەبێتەوە لە لامان کە بۆچی فعلا کورد بەو پرۆسەیان ناڕوە و حاڵەتی کورد چۆنە بەرەبەرە و تەمومژەی لەسەر لا دەچێت هەندێک شتەیە دەرکی پێ دەبێت بەس ئەم مەوزوعە دەکەم زیاتری دەوێت و دەبێت زیاتر بە شوێنی بڕۆین تا ڕۆشن بێتەوە ئەلێرە وانەی یەکەم کۆتایی پێدەین نەوانێ